بەناوی خۆی بەخشندەی مێرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودەم کە لە هەفتەیەکی هەنوێی بەرنامەی دەرەوە یاریگا بەوێ بەڕێز و خۆشەویست شادەبین و هیوادارین کە سەرتان نێشێن و تا دوا کۆمنت و قسە هاوڕێمان بن و لەگەڵمان بن. خۆشەویستان دیارە زۆر لە بەرنامەکانی پێشومان هەر باسی بابەتی جیهانی و خولەکانی ئەوروپا بووە، بەڵام لەم هەفتەیە هەوڵ دەدەین باسێکی ناخۆ باسێکی ئەکادیمیەکانی تۆپی کوردستان بکەین کە خزمەتێکی ئێزگار فراوانی بە مناڵانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش کردووە کە توانیوێتی دەستێکی باڵا هەبێت لە دڵخۆشکردنی مناڵان و زائیدەن لە پێگەیاندنی مناڵان بۆ ئیسفادەگەیاندن و سوودگەیاندن بە یانەکانی کوردستان. بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێزان مامۆستا سەلام تایر سکرتێری ئەکادیمیەکانی تۆپی کوردستان مامۆستا زۆر بەخێربێی، مامۆستا ڕەفیق تۆفیق سەرۆکی لقی سێمانیەکەتی ئەکادیمیەکانی کوردستان زۆر بەخێربێی، مامۆستا کاروانی شێخ زیرەک بێژەر و هەداهمان کات ڕۆژنامەنووسی وەرشی و نزیک لە تۆپی کوردستان زۆر بەخێربێی. زۆر سپاس. مامۆستا ڕەفیق لە جەنابتەوە دەست پێ یەکەم. بیرۆکەی دامەزرانی ئەم ئەکادیمیایانە لە چیەوە سەرچاواگرێ؟ ئامانجتان چییە لە دروستکردنی ئەکادیمیایە کە خزمەتەکا بە مناڵان؟ سەرەتا بەنایخوا ئەمان جێمە لە دامەزرانی ئەم ئەکادیمیانە پێم وایە لای ئێمە تازێ، بەڵام لە جیهان شتێکی کۆنە و بەردەوام منەوەن. ئێمەش لەم دەڤەرەی خۆمان لەم هەرێمە بە پێویستمان زانی بناغەیەک بۆ وەرزشی کوردستان و هەموو شارە خۆشەویستەش دابڕێژین. خۆتان وەکو ئەزانن هەموو لە هەموو دنیا هەموو شتەکان بناغەی هەیە. پێم وایە هەچ کارێک هەر پرۆژێک لەسەر بناغە نەبێ نەجاحەتی نییە، بەرەو داڕمان و بەرەو تیاچوون و نەمانەمێنێ. سەرتا وەرزشی کوردستان ساڵ بە ساڵ لە پاشەکشەیە. دەبینی یاریزانەکانی ئێمە کەمینن، کەم وامان لاتۆ پەنابێنە بەر خەڵکانی دەرەوەی هەرێم و کوردەکانی خۆمان پەراوێ زەخرێک کەمترینیان. هەموو یانەکانە بینی لە خولەکانە کەمترینیان یاریزانی شارەکانن، بۆ پێی کە کەمترین یاریزانەکانی ئێمە لە چالاکیەکان بەشدارن، هەندەرانشمان نەماوە، خەڵکیش بۆ سەیری یاری کەمترینن. لەبەرەوەی جاران کە یاریزانەکانی ئێمە هەموو چونچێ لاوەکان ئێمە کورد بوون و خەڵکی شارەکانوانە کەسەکانی لە نزیشانە هەم عیلەکانیان هەم هاوڕێکانیان هەم ئەو کەسانەی کە بەیەکەوەن لە شارەکە یان بۆ سێریان یان بۆ هاندانیان یان بۆ، بەڵام بۆ پێی کە ئێستا ئێمە یاریزانمان کەم بووە ئەویش لە پاشەکشەیە. بێگومان هەستەکەی نەبوونی ئەم یاریزانە ئەگەڕێتەوە بۆ نەبوون ئەکادیمیایەکی لەم شێوەیە پێنەگەیاندنی یاریزانان؟ بەڵێ ئێستاوە چەند ساڵێکی زۆرە بەهۆی ئەوەی کە پارە کەوتوتە ناو وەرزش و زیاتر سەیتەری کردە سەر وەرزشەکەی ئێمە بڵین ئێمە یاریزانەکانمان نادیەکانمان یا ئەو کەسانی کە وەرزشیە وڵاتە بەڕێوەبن حتمما بیرۆکەیان ئەوە هەیە زیاتر یاریزانی ئامادەیانەوێ حازریانەوێ. لەبەرەوەی خولی ئێمە ئەو کاتانی کە بیدات خولەکانی ئێمە دەست پێکاوەکو هەموو جنیان بەردەوامی نییە. یانەکان فێرقەکانمان چەند مانگێک هەیە، ئەوانش پەنا بنە بەرچی بەر ئەوەی یاریزانی ئامادە. ئەو کاتیار تۆ یاریزانی ئامادە لە چۆی یێنی پەنا بێتە بەر دەرەوەی شار و وڵاتەکەی خۆت. ئێستا ئەم ئەکادیمیانەکە ئێمە بمانوێ بە تەدریجیان بە ئەکادیمیان لە مناڵانەوە بۆ گەورەتر و بۆ گەورەتر و تا ئەگاتە ئاستەکانی پێشکەوتوان وانە. ئەگەر ئەم بناغەیەمان بتوانین بە تەندروستی و بە شێوەیەکی زانستی باش پەروەردەیکەین ئەو کات پێویستمان بۆ نابێ بچینە دەرەوە. دوو هەمیش کاراسانیەکەکەین بۆ ڕاهێنەرەکانی پێشکەوتوان. ڕاهێناری پێشکەوتوان ئەو کات هیلاک نابن، ماندوو نابن بۆ شێوەیە بەدەست یاریزانەکانەوە، چونکە بە شێوەیەکی ئەکادیمی بە شێوەیەکی زانستیانە ئامادەکراون یاریزانەکان. ئەو کات ئەوان ئەتوانن لەسەر استراتیژێتی یاریەکان ئەوان هیلاک بن، ماندوو بن. یعنی ئێمە ئەگەر بتوانین ئەوە بکەین هەم بناغێک دانین هەم یاریزانەکانشمان ئامادەکەین بۆ پێشکەوتوان و بۆ یانەکانمان تا بتوانن سوودی باشتری لێ ببینن. مامۆستا سەلام دووبارە بەخێر بێی. بە پرسیارێک دەست پێ یەکەم، ینی کە مامۆستا ڕەفیق باس شتێکی جوانی کرد لە ئێستای یانەکانمان ینی ئەوەندەی ئیهتیمام بدەن بە ئەوەی کە گرێ بەستێک لە دەرەوەی کوردستان ئەنجام بدەن، یاریزانی سووری بێن بۆ نە یاریزانی تەنانەت ئەفریقیەکانیش کە بینیمان لە چەند ساڵی ڕابردووە ینی سلێمانی چەند یاریزانێکی ئەفریقی هێنایە ڕیزەکانیەوە بە زۆرەکانی ئیسفادەی لێ کرد. ینی تا ڕادەیەکی زۆریش ئەم یاریزانە ئیسفادەیان زیاتر گەیاندووە بە ئەم یانەی کوردستان. هۆکارەکەی چییە؟ جارێکتر هۆکارەکەی نەبوونی ئەکادیمیایە خۆت ئەگەر ئەکادیمیاشە بێ بۆ نمونە ئەبین چەندین یانە قوتابخانەشیان هەیە، خۆیانی بۆ نمونە یانەکانی ئاشتیان چەندین یانە قوتابخانەی هەیە، بەڵام وەکو پێویست سوودی لە قوتابخانەکەی وەرنەگرتووە و زیاتر سوودی لاریزانی دەرەوە زیاتر وەرگرتووە. هۆکاری ئەمە بۆ چی؟ ئەمە بۆچی ئەبێ وابێت؟
بەناوی خۆی گەورە و میهرەبان قسەکە ڕاستە بەڵێ ئەمان ئەکادیمیان هەیە بەڵام بە شێوەیەکی زانستی پەروەردە ناکرێن تۆ کە ئەکادیمیاگەکەیتەوە ئەو مناڵانەکەن لەوێ ڕاهێنانەکەن ئەبێ ئەوەش کە ڕاهێنانیان پێکە ئەنی پسپۆر بێ خاوەنی بڕوانامە بێ بەڵێ ئێمە یاریزانێنین لە دەروی وڵات بۆی هێنین دەبروی ناو خۆیان یاریزانمان نییە ئەگەر ئێمە ئەمە کادیمیانە بە شێوەیەکی زانستی ئەو یاریزانە ڕاهێنان بکەن و یاری بکەن تەبەن تۆ لە پاشە ڕۆژە یاریزانی چاک بەرهەمێنی لە ئەکادیمیاکە 50-60 مناڵ یاریەکە تۆ 50-65 یاریزانن بۆ دروست بێ ئیترە و کاتە ناسی پەراماری یاریزانی دەرەوە بێنیت و بە پارێکی بێشومار کە ئەو سوودەشی بۆ نێت ئێمە بیرمان نەچێ بیانێ سلێمانی یانەی هەولێر یانەی چۆ یاریزانیان هێنا بۆ ماوەیەکی کەم سوودیان لێ وەرگرتن بەڵام سەیەکی وردە بەرەو دواوە هاتن ئەو پارەی نەهێنا کە ئەو یاریزانانە یاری بەڵام میشێ لە هۆکارەکانی ئەفۆ قسەکەش پێ بڕم ئەوەی کە هەومان ئاگادارین یعنی بۆ نمونە ئەگەر یەکێک بە خولی نایابی کوردستانی بەدەستبێنێ خولی نایابی عراقی بەدەستبێنێ ینی ئەوەی بۆ بە تایبەتی کوردستان باسی عراقان کوردستان یعنی ئەوەی نییە بڵێ بەشداری وەکو خۆم من تۆ لە سین شوێنی تر باسمان کردووە بەشداری بتوڵەیەکی دەرەوە بکە هۆکاری حەز نەکردنی بۆ نمونە حەزێنەبوونی خەڵکی خۆشمان بە وەرزشی ناخۆ هۆکارەکەی ئەمە نییە ناگەڕێتەوە بۆمیکە بۆ منە هیچ بۆ ناستێمایی نبین بۆ منە بەشداری بتوڵەیەکی ئاسایی بکات بێگومان تۆ سەیری ئێستا داتایەکە لەبەر دەسا بێ سیرەکەی زۆربەی یاریزانە باشەکان ڕویان لە خواری و عێراق و ناوەڕاستی عێراق کردو بۆ چونکە خولەکەیان ئامانجێکی هەیە بەڵام خولی ئێمە ئامانجینی هەر ئەخولێتەوە خولە دەوری خۆ تقریبن وەکو بەڕای من خولی کوردستان وەکو خولی لیژنەی تیپەمیلیەکان وایە بەڵام تۆزێک ئەکادیمیتر و شێوازەکەی ڕێخستنێکی گەورەتری بۆکرێ ئینا هیچ فەرقێکی نیە هەر ئەمان یاریزانە لەوێ یاریەکە و لێ ژیاریەکە بەڵام ئەگەر ئەمە بکرێ بچن لە دوای ئەوەی کە ئەبێتە پاڵەوان هەدەفی وێ بێ کە لە خولی کتەیە یەکە تەبان خۆی لاگەکە باشتر یاریەکە یاری ئێستا بەس بۆ پارەکەی وەرەگرێ خۆ یاریزانێ خۆخۆی تووشی ساڵە بێ بۆ یاری نەکات چکە ئامانجی نییە هەرەوێ معاشێکی بۆ بڕاوە تۆ یاریەکە بەڵام ئەگەر ئەمان هەوڵ بن بچنە سەر یەکی تۆ پێی جیهانی بەڵام چۆ لە ڕێی بەغاوە ئەنی دەورێگە تێکەڵکەنەوە دامەزرانی مەکادیمیانی ئێوە تەنها بەستی ئەوەیە کە لە ناوخۆی خۆیان خزمەت بکە نەخێر ئێمە بۆ هۆڵلاین ئەمە خۆی مەکادیمیانە کە دروست بووە لە سەرچاوی یەکەمەوە ئەم کەسەی کە پەیوەندی کردووە بڵێ لە هەموو وڵاتەکە ئەم یاریە بڵاو کاتەوە کەم یاری بڵاو کردو ستافی بۆ دانێ لە ڕێی پەیوەندیەوە کە ستافی بۆ دانە ئەمانە دۆکۆمنت کۆکەنەوە کە دۆکۆمنت کۆکرایەوە دوای ماوەیەکی زۆر تەقدیمی لیژنەی ئۆلمپی جیهانیەکە ئەوانیش تەبەن لیژنەی تایبەتیانێ ئەگەر زانێن ئەم یاریزانە بەرەو پێش و یاریزانی زۆرە و هەروەها بینەریشی زۆرە ئەبێ بە یاریێک لە یاریەکانی ئۆلمپی وەگو شوێن یاری تێنس و تایکواندۆمانە لەم دوایە چوونە یاریەکانی ئۆلمپیە لەوانەیە مەکادیمیانەش بچێتە دەستخۆش زۆر باشە مامۆستاکاران دووبارە بەخێر وێی لە پشتارێکەوە دەست پێ میانی داڵ کوردی سویدی ئێستا لە هەولێر ئەکادیمیایش تۆڵ پێ کردوێتەوە ئامانجی ئەوەی یاریزان پێ بگەێنێت و یانەکە خۆی لە سوید ئیسفادەی لێ بکە ئەم ئەکادیمیایە جیاوازیش لەگەڵ ئەکادیمیەکانی تۆڵپی کوردستان پێ دوایە کامیان سەرکەوتوترن یعنی مناڵان لەو تەمەنەیە ئارەزووی کامیان هەیە ینی بۆ نمونە ینی بۆ مناڵی کەسێکی نزیکی خۆمان بگرین ئارزوی ئەوەی نیە بچێت لە دەرەوەی وڵات یاریکە بۆ نمونە لایەنێکی سویدی یاریکە و پەرەوەتوانەکانی خۆیەوە جیاوازی ئەکادیمیای تۆڵپی کوردستان لەگەڵ ئەکادیمیای داڵ کووردا بۆ نمونە کە خزمەتەکە بە مناڵانی کورد و دواتر بۆ یانە سویدەکەی ئیسفادەیان لێکات چییە؟ وڵا کاگۆرە من ئەمەوێ سەرەتا لە ئەوە دەست پێ بکەم بوونی ئەکادیمیا لە کوردستان و بوونی ئەم خولانە کە لەم ساڵانەی ڕابردووە کراوەتەوە ئێساش بەردەوامە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ خولەکانی کوردستان ئێمە گەل باسی خولی کوردستان بکەین نابێت تەکەڵیکەین بە خولی ئەکادیمیەکان لەبەرەوەی لە ساڵانی ڕابردووە بینیمانە خولی نایاب کراوە خولی پلێ کراوە پلە دووش کراوە بەڵام ئەوەی کە نەمان بینیوە ئەم ئاستە تەمەنانەیە کە ئێستا خولیان بۆ ئەکرێتەوە و یانەکانیش یاخود فێرگەکان ئێستا بە ئەگەرداتایەکمان لە بەردەسا بێ لەسەر تاسەری کوردستانە زیاد لە 25 فێرگە و ئەکادیمیا بوونی هەیە بۆ ڕاهێنانی منداڵان و مەشقکردن بەڵام ناتوانین بڵێن بۆ پێگەیاندنی یاریزان لەبەرەوەی بینیمان لە ساڵانی ڕابردووە ئەکادیمیاکان هەبوون بەڵام دواتر نەماونەتەوە کە زۆر جار بە خولی هاوینە ناویان بردوون کە ئەمەش گەلێک هۆکاری هەیە بۆ بەردەوام نەبوونی ئەم ئەکادیمیا ئایا لەیان نەبێ یاخود سربەخۆ بێ سەربەیانە نەبێ و بێگومان قەیرانی دارایی
هۆکارێکی سەرەکیە و هەروەها گرنگی نەدانی یانەکان و نەبوونی پلانی درێژخایانی یانەکان بۆ بەرداوامبوونی ئەکادیمیەکان هۆکارێ بۆ هەڵوەشاندنی ئەم ئەکادیمیان ینی بۆ نمونەیانەیەک ئەکادیمیای دروست کردووە تەنها لە هاوی ناهەیبووە کە بۆ بەزستان نەیماوە ئەمیش هۆکاری خۆی هەیە ئەو یانەیە هۆڵی تایبەتی بۆ نیەکە لە وەرزستان لە کوردستانە یاریگاکانمان تا ڕادەیەکی باش ناتوانین سوودی لێبین یا خۆ یاریگای بچووکیانە چیمەنی دەستکردانە ئەمەە کۆمەڵە هۆکارن بۆ ئەوەی کە ئەکادیمیەکان زۆر جار بە خولی هاوینە ناوراون لەسەر پرسیارەکەی تۆش ئەکادیمیا مادەم لە کوردستانە ئاکرێتەوە هەمووی لە کوردستانە ئەتوانم ناوەکەی بگۆڕم بە ئەکادیمیای ئەلف با یاخود جیمیادال بۆیە ئەکادیمیاکە چ داڵ کورد بێ چ ینی هەولێر بێت چ سلێمانی بێت چ ئاشتی بێت چ پێشمەرگە بێ یاخود بابان بێ هەر شوێنێکی دیکە بێ مادەم لە کوردستانە ئەکرێتەوە پێم وانە جیاوازێکی ئەو تۆی هەبێ وەستافەکەش ئەو ستافانن بەڕێوە بن کە لە کوردستانان و کوردن و ئایانبینین ڕۆژانە لە تیڤەکانەوە دەرەکەون یاخود بڕوانامەکانیان نزیکن لە یەکەوە و کەسیشان ئەوە نەبوون کە جیاواز ملەوانی دیکە بەڵام شێوازی ژیانی لەواتە جیاواز بێ من لە لایەنەی داڵ کورد کە باسی ئەوواکەی نزیکم لەیانەوە سەردانم کردوون چ لێرە چ لە وڵاتی سوید ئەیان بینم ئەو یانەیەکی باشە ئەو خەونی سەرەکی ئەوەیە کە تیپی پێشکەوتوانی ئەو هەنگاوە ببڕێت کە چەند ساڵە هەوڵی بۆ ئەیا و کە لە سەرەتای دامەزرانی و خەونی ئەوەیە بگاتە وەکو یانەیەکی کوردی لە ژێربەرگی نەتەوەیەک لە ژێربەرگی سویدە بگاتە ئەوروپالێک یاخود سەرەوە داڵ کورد لە ئێستاە ئەو مەبەستە سەرەکی نییە کە ئەکادیمیایەک دروستکە بتوانێت ئەم منداڵانە لە ئێستاە بیان باتە سوید بەڵام وەکو پەیوەندیم پێوە کردوون لەگەڵیانە قسەم کردووە لە وڵاتی سویدیش ئەوان بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناتوانن هاوکاریەکی ئەم ئەکادیمیە بکەن کە لە کوردستان هەیە و لە شاری هەولێر کراوەتەوە و ئامانجیشان ئەوەیە کە لە شارەکانی دیکەش بیکەنەوە پلانیشان هەیە کە لە سلێمانی بیکەنەوە لە 5 ساڵی ڕابردووە بە قسەمان لەسەرەوە کردووە داڵ کورد ئەکادیمیا بکاتەوە جیاواز بێ لە هەموو ئەکادیمیەکانی دیکە لە کوردستانە بەڵام لە ئێستاە هیچ جیاوازێکی نییە بگرە لەوانەیە ئەو بڕەپارەی کە وەریشتەگرە زیاتر بێ کە خەونی یانەی داڵ کورد ئەوەیە کە یاریزان دروستکە بیباتە دەرەوە بەڵام لە ئێستایانە و بە چەند ساڵی داهاتوش پەیمانێ ئەو خەونە بێتە دی چونکە گوەرگرتنی یاریزانێک لە وڵاتێکی ئەوروپی یاریکردن وڵاتێکی ئەوروپی بۆ کورد ئێمە بۆ خۆمان کێشەی سەرەکی مەهوەر نەگرتنی ویزای و نەگەشتنی ئەوەیە پێم وانییە لەسەر پرسیارەکەی تۆ هیچ جیاوازیەکە بێ لە نێوان ئەم ئەکادیمیە بۆ ئەکادیمیەکانی دیکە بەڵام ئەوەی کە گرنگە لەسەرەوە کە قسە بکەم چکاک ڕەفیق چکاک سەلام باسییان کرد ئەکادیمیەکان ئەکرێ بڵێن تەواوکەری یەکێتی تۆپی پێی کوردستان و تەواوکەر و ئیشەکانی ئەوان نەک درێژە پێدا پێ دوانیە بناغەیەکی تۆپی کوردستان بێگومان بناغەیە بەڵام لە ڕابردووە ئیش نەکراوە بەیەکەوە پەیوەندەکان باش نەبوو ئەکرێت لەمە دووە ئیشی باشتر کرێ ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردووە ئەکادیمیەوە هەیە لە 2007 و 2008 2009 کراوەتەوە هیچ خولێکیان بۆ ناکرایەوە تەنانە ڕێکخراوەکان ئەم بۆ ڕێکخراوەکان سەردانمانەکردن یەکێتی تۆپی کوردستان خۆی بە ساحەیبی نازانی وەکردنەوەی ئەم ئەکادیمیانە من بە هەنگاوێکی زۆر باش ێزانم بۆ سەرپەرشتیکردن و وای لێ کردووە کە یەکێتی تۆپی کوردستان و لێژنەی ئۆلۆمپیک زیاتر گرنگی بەوە بە مادەم لە پێشترا ساحەیبی نەبوو ئێستا ساحەیبی هەیە گرنگە کە ساحەیبی دیکەشی بۆ دروست بێ و هەمویان خزمەتی بکەن نەک پەکی بخەن و دەستخۆش کاک ڕەفیق دێم وەلای جەنابەت هەوڵتان دا بۆ ئەکادیمیانە پەیوەندیکی بتەوتان هەبێت لەگەڵ ئەکادیمیەکانی یانەکانی دەرەوە هەوڵی شتیواتان داوە ئایا شتێکی وایە بۆ ئێوە گرینگە ئێوە نزیکەی ساڵێک و حەو مانگە ئەم ئەکادیمیەتان دامەزرانەوە توانیتانە خولێکی سەرکەوتوو بکەنەوە ڕۆژی دووشەمەش کۆتا یاری خولەکە بەڕێوە چ بمە دوو خولیشتان کردوتە نەک خولێک سێ خولیش ئەوە من لێ هەڵە بووم هەوڵتان داوە پەیوەندیکی تونند و تۆڵتان هەبێت لەگەڵ ئەکادیمیەکانی دەرەوە ئەمە بۆ ئێوە گرنگ نییە بەڵێ فعلەن چۆن گرنگ نییە هەر کارێک لەگەڵ دنیای دەرەوە و هەموو ئەوە بێت گرنگترە لەوەی کە لە داخراو بێت لە پێگەیکی خۆیان بخولێتەوە خولبخواوە بەڵام ئێمە مشکلێکی کەمان هەیە ئێمە تا ئێستا لە کوردستانی خۆمان هەندێ شتمان کارمان بەڕێوە ناڕوە هەندێ شتمان وەکو خۆی بەڕێوە ناڕوە بۆ نمونای بڵێن ئێمە ئەمە کادیمیانە لە دەڤەری ئەم دیوی بڵێن ئەمە هەرچەنە ناخۆشیشە هەندێک کارە باسێکی لە شوێنەیە بەڵام ئێمە لێرە لە دەڤەری ئێمە ئەوە تا کاری لەگەڵەکەین بەڵام لە دەڤەری کیتر ڕم بێکاری لەگەڵ نەکری ڕم بێت تا ئێستاکیە ئەوانەی کە وەرزش بەڕێوە بن لە وڵاتی ئێمە زۆر بێباکن زۆر خەمساردن ئەو کارانە ڕم بێ ئێمە دەیان جار مفاتەحە و هەتا پاڕانەوەمان کردووە لەگەڵ لەم ئەکادیمیایەشە حەزەکەم زۆر سەریح بی
دەڤەری سەوز و زەرد بوونی هەیە هەمیشە بوونی هەیە قوربان هەمیشە بوونی هەیە ئێستا ئێمە دووسێ جار هەر پاڕانەوە بە پاڕانەوە ئێمە بە خاتی مناڵی ئەم وڵاتە بە خاتی ئەو مناڵانش کە پێم وایە ئازایەتیش نییە هەموو مناڵی خۆمانن هەموو کوڕەکەی خۆمە کوڕی ئەمە توێە ئەمە هەموو ئەمانین ئێمە بەهینی نازانین بە شتێکی تەنەزوری نازانین ئەگەر بیش پاڕێنەوە لە خەڵک بڵێن ئەم کارانە بابگاتە نەتیجەیەک بۆ نمونە پێتەڵم ئێمە تا ئێستا لیژنەی ئۆلۆمپی کوردستان بەشێکیان ئەڵێن با ببێ بەشێکیان ئەڵێن با نەبێ ئەگەر ببێ زەرەری چییە ئەگەر نەبێ خەزەرەری چێت بۆ نەبوونەکەی زۆر زەرەرە نەبوونەکەی تۆ کارێکەکەی لەسەر مناڵ لەسەر ئایندەی وڵاتت بەڕاستی ئایندەیەک لە هەم لە ڕووی تربەویەوە هەم لە ڕووی ئەم پێشکەوتنیەوە لە ئاستێکی هوەری چاکزان لەسەر مستەوایکی زانیاری باش جیاوازە لەوەی ڕاستی ئەمە پێشان ئەوەمان نەبووە یاریزانشمان بووە بەڵام ئایا ئەو یاریزانانەمان بە تەندروست گەشتۆتە ئەو کاتای کە بووە بەڵام ئێستا ئێمە زۆر جار بەلامان من بخۆ خۆم زۆر بەلام و سەیرە ینی من کار تۆ کارێکی چاچێکی کارێکی خێراکی خەیریەکە ینی بەبێ هیچ مەساڵحەیە بەبێەوەی داوای هیچ شتێ بکەی ئەڵێ کاکە من خزمەتەکەم من خۆ بەخشم خۆمە بەخشم خزمەتی مناڵەکەی خۆم نابمە منەت بەسەر خەڵکەوە کەچی خەڵک ڕێگری دێکە بۆ نمونەی ئێستا یەکێتی تۆپی کوردستان هەموو چالاکیەکانی ئێمەی هەڵس پەساردووە چۆن ئەمە گەڕێتەوە نازان من پرسیار ئەو پرسیارە حەزەکەم جنابتانۆکو ڕاگەاندن لە سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان بکرێ بزانم ئەم ئیشەی ئێمە بۆ ڕەتەکرێتەوە بۆ بە ئێمە کتابەکاتە سەر یەکێتەکانی وەکو شارەکان نابێت تەنانەت داوەریان بنێ نابێ هاریکاریان بکەن نابێت داوەرنش کە داوەری یاریەکانیان کردووە لە خێری خۆیان بوو لە خێری خۆیان و لە دڵسۆزیان بۆ شار و بۆ وڵاتەکەیان من حەزەکەم ئێوەکو ڕاگەیانکاران بە هەموو ڕاگەیانکارانی دەفەرەکە و هەموو کوردستان ئەڵێم ئێوە پرسیار بکەن ئەم کارە بۆچی ڕێگەی لێبگرێت بۆچی لە وەزارەتێکەوە تامین بکرێتە سەر نادیەک یانەیەک بڵێ تۆ نابێ بەشداربی لەو خولە پێم بەس ئەگەر ئەزانێ سەرۆکی یەکێتی تۆپی کوردستان ئەگەر ئەزانێم کارە خراپە و ناشایستێ با ئێمەش نەیکەین ئێمەش کوڕی ئەم شارە ئەم هەرێمەین بانەیکەین ئەگەر ئێزانێ خێری تایە با هەمومان بەیەکەوە بیکەین بۆ پێم وایە ئەزمونیشتان زۆر لە ئەو سەرۆکە ڕەنگە زیاتر بێت لە تۆپێ ماوەسا سەلام بۆ ڕێتان لێ گیرێ ئەو کارەکەی چییە ڕێگرتنەکە ڕاستە ڕێگرتنەکە سەرۆکێکی تۆپی پێە زایدەن ئەوانەی ناو شاری سلێمانی خۆمان پەیوەندیان کردووە کتابیان لە ئۆڵمپی دەرکردووە بە ئیمزای هەمویان براوەتە لای وەزیری وەرشولاوان لێوە براوەتە لای بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش کە ئەمانە هەریانەیەک هەر دادوەرێک هەر کەسێ ساحە حەکەمیان باتێ ئێمە سڕیەکەین ئەمە بۆچی گەڕێتەوە بۆ ئاگەڕێتەوە سەرۆکیەکێتی تۆپی پێی کوردستان لەگەڵ سەرۆکیەکێتی ئەکادیمیەکانی کوردستان پێشتر نەگەشتونەتە ئەوەی کە ڕێکەوتنیەکەن لەسەر ئەم دروستبوونی ئەکادیمیە یعنی شتەکە تۆ زێت لەو بینە بەڵام بەڕای من سەرۆکێکی تۆپی کوردستان داوای ئەوواکە کە خۆی سەرۆکی ئەم ئەکادیمیانەش بێت کە سەرۆک بوو لە ئەکادیمیانە ئەمانی ترکا بە لیژنەیە دروستکردنەوەی تۆپی پێ سەرپەرشتیم لە قەی ئەکادیمیانەی شارەکان بکەن بۆ نمونە لەناوێکی تۆپی پێ دوو ئەندامدانێ ئێوە لیژنەیەکن ئەم ئەکادیمیانە بەرن بڕێەوە بچن لە شارەکانە لیژنەیان بۆ دروستکەن وەکو لیژنەی تیپەمیلەکان هەموو یەگەڕێتەوە بۆ ینی لەسەر سەرۆکایەتیکردنی ئەمێکێتی ئەکادیمانی کوردستانە ئەگینایش ڕێگرێکتر لە بینی زەرد و سەوز و مۆر و نیلیان نییە ئەنیۆکو حیزب بەس لە نێوان سەرۆکیە سەرۆکی ئەم ئەکادیمیە بکە دەستخۆش تا کاروان من بە شتێک دەست پێەکەم ینی تۆش بڕوا دوانیە بۆیە حاڵی وەرشی کوردستان بەم شێوەیە لە ئێستا شعبینین کە ئەکادیمای تۆپێ قوتابخانەی تۆپێ بۆ خۆی دەواازەیەکی گەورە و بناغەیەکی گرینگە بۆ پەگەیاندنی یاریزان بۆ ئەوەی کە وەرشی وڵاتەکەت بە دەرەوە بناسیێنی بەڵام ئەبینین لێرەشە بەرپرسی وە هەیە پۆستی ئەو چەندین تەماحەیە کە پۆستی ئەکادمیەکانی ژۆربگرێت بۆ نمونە کە ئێستا خۆی سەرۆکەی تۆپی کوردستانە بۆ نمونە تەماحی ئەوەیە کە ئەو ئەکادمیایە ژۆربگرێت پێ دوانیە کە ئەم دەڤەری سەوز و زەردە جارێکی تر وەزائیدەن ئەم جۆرە تێڕوانینە لە ئەکادیمیاکان لە تۆپێ پێ وای کردووە کە تۆپی کوردستان بەم شێوەیە بێ ئەبین ئێستا ینی ئەکادیمیایە کە نەماوەسە سەلام نەکا ڕەفیق هیچ دەستکەوتێکی مادیان لێو دەست نەکەوتەوە بەڵکو ڕەنگە پاری خۆشیان قسمێتە سەری لە بەرامبەرە ئەبین دەم شێوەیە ڕێگری لێکرێ ئەمە پێ دوان نییە بە تۆپی کوردستانی ئابە و شێوەیە پەخستووە
من پێم وانە ڕێگری گرتنەکان وای کردوێ کە ئیش بۆستێ بەڕێی من بۆچوونی من ئەگەر ئەم بەرنامەی من لە دەرەوە ئەم بەرنامەی تۆ لێرە من دە کەسی وەکو من ڕێگر بن تۆ بەرنامەی خۆتەکەیت و خەڵکی ژێبینێ ئەمانیش ئەگەر ڕێگریان لێکرابێت تا ئیشەکەن و ئایان بینین ئیشەکەن نابێ ڕێگرەکان ببنە هۆی پەخستنی شێوازی ئیشکردن بۆ دروستەکە بۆ لە ساحەیە بێگومان بەڵام ئەوتا ئەژڕۆن و ئیشی خۆشیان کردو لە ڕابردووشە ڕێگریان لێکراوە وەکو خۆشیان ئێستا گەشتنەوە ئێرەوە خۆ سێ خولیان کردو و خولی کەشەکەنەوە بۆیە کاری ڕێکخراوەیی هیچ کەسێک نییە ڕێگری لێ بکە ئەگە تۆ کارەکە دروست بێ کارەکە ڕاست بێ هەرچەنە ڕێگری لێ بکرێت و ئیشی خۆتەکەی ئەوە تا لە ماوەی ڕابردووە هەتاکو ئێستا سێ خولیان کردو پلانیان هەیە ئیشی کەش بکەن بۆیە پێم وانە ئەو ڕێگریانە وای لێ کردوێ کە ئەمان ئیش نەکەن بەڵام نزیک بوونەوە لە یەکتر هاوکاریکردنی یەکتر بێگومان واکە ئیشەکان باشترکە ئیشەکان گەورەترکە ئیشەکان زانستیتر و بەرەو پێشتر بەرێ ئێمە خاوەنی خامی زۆر باشین لە ئاکادیمیاکانە خاوەنی یاریزانی زۆر باشین لە فێرگەکانە و لە ڕابردووشە هەبووە بەڵام نەگەیشتووە بە ئاستێکە کوردستان و خولی کوردستان و خولی عراق تەنانەت سوودی لێبینە وەک باسی لە بدایەتی بەرنامەکەی باسیەوەتان کرد چەندی یاریزان هاتوون خولەکان سوودیان لێبین و نەخێر یاریزانەکان سوودیان لە خولی کوردستان و لیانەکانی کوردستان بینیوە بەڵام گەنجەکانمان یاریزانەکانمان کە لە ئاکادیمیەکانە پێگەشتون نەیانتوانێت بگەنە خولی کوردستان و نمونەش زۆر زۆرەوە ئەوەشی لە خولی کوردستانە بووە یاریزانی دەرەوە مافەکەی خواردووە و ئەم یاریزانە لە خولی کوردستان دوور کەوتوێتەوە لە ئێستا ئەوەی کە تۆ باسەکەی من ناوی نانم ڕێگریکردن من ئەواڵم کە ئەمان بۆ خۆیان کە ئیشان کردو لە لقەکانە لە سلێمانیە لە هەڵەبجەی لە ڕانیە لە کوێ لە کەرکووکە لە چواردەوری ئەوەشە ئەتوانن ئیشەکانیان فراوانترکەن و لە داهاتووە ئەتوانن خولی سەرتاسەری بکەنەوە و پێم وایە ڕێگان لێ ناگیرێ ئەمان ئیشان کردو تا ئێستا بێگومان ئەگەر ڕێگریشان لێکرابێ ئەگەر لەم یاریگە لەم تەلەڤیزیۆنە دەرنەکەوتن تەلەڤیزیۆنی کە دەرکەوتون ئەمە بۆ خۆی نەبووەتە هۆی پەکخستنیان ئەگەر پەکیان بکەوتە ئێستا دانانیشتن لێرە بەرنامەیان بۆ بکەن و خولەکانیان بینین و بچین بۆ سەیری یارەکانیان بۆیە ڕاستە ڕێگری کراوە لێرە بۆ ئەگەر بەڕێوەبەری تەلەڤیزیۆنەکەم بۆ نەیە بەرنامەیە بکەم ینی نایڵە لە تەلەڤیزیۆنەکە بەرنامە بەڵام تۆ جوین لە تەلەڤیزیۆنێکی دیکە بەرنامە بکەیت بەڵام ئەکرێ نانە بۆ من ئێستا بەڕێز سەفینی کانەبی سکرتەری سەرۆکی تۆپی کوردستانە ئەکرێ بۆ نمونە کاگرافیک شتێ بکە لە هەولێر ئەنی ڕێگەی پێ ئەدەن شتی وا بکە بۆ نمونە ئەمان من نازانم ئەمان پێم وایە لقی هەولێریشان هەیە لقی دووەکیشان هەیە بەڵام تا ئێستا بۆ خولیان نەکردوتەوە ئەوە گەڕێتەوە ڕێگری کرا ئەمان لە شاری سلێمانی کاگرافیک کە سەرۆکی لقی سلێمانیە زۆرترین چالاکی هەبووە هاوشانێکی تۆپی لقی سلێمانی ئەگەر پەیوەندەکانیشان باش زۆر جیاوازن بێگومان جیاوازن لە ئیشکردنی ئێستای وەکو ئەکادیمیەکانە من بەبستم زیاتر ئەوەی ئەمان لە سلێمانیا ئیشی خۆیانەکەن و ئیشیان کردووە ئەکرێ لقی هەولێریش ئەو کەسێک کە دانراوە ئەگەر ئەم برادران لەگەڵ مابن ئەکرێ ئەوانیش ئیشکەن بەڵام چۆن ڕێگریان لێ ئەکرێ ئەو ڕێگریانە نەهێڵن کە ئیشکەن لێ وەکو پێم وتی ئەگەر لەم یاریگایش ڕێگریانەکە دیکە ئیشکەن و یاری بکەن ئێستاش ئیشیان کردووە زۆر وڵات کاگرافیق ئەو ڕێگریانە بەچی لابەرین ینی بەچی بمانێت ئەو ڕێگریانی کە لە پێشترا کراوە چۆن لایەن بردو ئێستا ئیشەکەن ئێوە ئەتوان لە هەولێر بۆ منە خولێکی ئاو بکەنەوە ئەم سەرۆکی لقی سلێمانیە کاگرافیق نازانم لە هەولێر سەرۆکی لقی هەولێر ئەتوانێت من هەر وەکو ئەوەیشی کە ئاگادارم لە بڵین لە سەرۆکی جێگری سەرۆکی یەکێتیە ئاکادیمیەکانی کوردستانیشم بە هەمان شێوە لە لەوێش ئەو سیفێمێ نەخێر ئەوان ڕێگریەکان ئەوان زیاتر مهتەمن بە بڵین چۆن یەکێتی تۆپی کوردستان ئەوان چونکە لە دەڤەرێکن لەژێر سڵتە و دەسەڵاتی ئەوانان ئەوان بۆ ئێمە لێەوە بڵاوکراوەکەن یا کتابێکە نێرن بۆ ئێمە لێرە داوەرێک بەشدار نەبێ لەگەڵمان یانەیەک بەشدار نەبێ لەگەڵمان یاریگایەکمان بە تەواوی پێ نەدرێ چۆن لەژێر دەسەڵات و سڵتەی خۆیان ئێڵێ بیکە بۆ نمونە ئێمە خولی کوردستانمان بەڕێوەبرد بۆ تەمەنەکانی 2001 و 2003 لە خولی کوردستانمان لە کەرکووک بەڕێوەبرد دۆهۆک نەهاو دۆهۆک نەیتوانی بێ بۆ نەیتوانی بێ حتمما ئەگەر ڕێگری ناێنات تۆ ئەگەر بێتە سەر مەسایلی سەفەرکردنەکەی داراییوانە ئێمەش هەموو دارایی و سەفەرمان لەسەر یەکێتی تۆپی یەکێتی ئاکادیمیەکان بوو لە کەرکووک چەند ڕۆژێک ماینەوە و ئەوانش حاڵیان حاڵی ئەمە هەموو ئوتێل و هەموو خواردن و شتانەمان هەموو ئایدیوان بوو ئەوانش بە هەمان شێوە حەزیان لێ ئێستا لە دووەک من ڕۆژە کەمترین ڕۆژەیە پەیوەندیم پێوە نەکرێ لێگەر تو ئێوە بتوڵەی خولی کوردستانتان جارێکیکە کردەوە ئێمەش بەشدارە بین ئەمە خۆی مای دڵخۆشیە مای دڵخۆشیە کە ئێمە ئەوانە تێپەڕاتە بوونیان هەیە لەوێش
ئەوانە بوونیان هەیە بەڵام ڕێگریان لێ یەکرێت ڕێگری هەیە بەڵێم نییە ڕێگری هەیە بەڵام ئێستا لێرەش بڵێم ڕێگری بەڵام لێرەش ڕێگری هەیە لێرەش ڕێگری هەیە ئەگەر ڕێگری نەبێ من نتوانم داوەرێکی ئەم خەڵکی شاری سلێمانی بەکاربێنم ڕێگری زۆرە بەڵام ئێمە بێ لەسەر و ڕێگریانە نەوەستین ڕێگری ینی هەموو کارێک لە بیدایی هەموو کارێکی بیدایی کە دروستە بێ ڕێگری هەیە قورسە ئیشەکەی بەڵام ئێمە ئەگەر جودی خۆمان بکەین و هەڵی خۆمان و مادوبوونی خۆمان کەس من داوای هیچ شتێک لە کەس نەکەم سەلامەکەم ئەگەر بۆ منە بەڕێز سەرۆکی ئەکتەبەری کوردستان ڕازی نەیە بەکردنەوەی خولێک بۆ مواردەکانی 2001 و 2003 بۆ نمونە لە شاری بۆ نمونە لە شاری کوک سلێمانی ئێوە توانمە بکەن هینەمان کرد ئەگە ئەو ڕازی نەیە حەزەکە لە سەرۆی شۆ ڕازی نەبێت ئێمە کردیشمانەوە خۆ ناڕازیش بوو بەڵام سێخرێمە سیز پەیوەندێکمان بۆ نییە ئەو کاتێک کە ئێمە بەڵام کەوتە سەرۆکی تۆپی کوردستان پەیوەندی بە هەموو ئەکادیمیا جیایە لە هەموو وڵاتی ئەکادیمیا جیایە هیچ پەیوەندی بە ئیتیحادەوە نیە ئێمە ئەو ڕێگری کرد لە هەولێر ئێمە کە خولەکەمان کردەوە لە شاری کەرکووک هەڵبژاردەی هەولێر بەشداری کرد بۆ نەیتوانین ڕێیان لێ بگرێ هاتن بەشداری خولەکەشیان کرد و سیاریشان کرد کەواتە وەرشی کوردستان بێسەرەوبەرە نا هاتن پەیوەندیمان کرد بە دووەکەوتی خۆمان ئامادە نەکردووە خۆ بۆە هەولێر نەهاتایە دووەک بەهاتە دووەک دوورە دەسترە ئەی بۆ هەولێر هاو بەشداری کرد دوایەوە ئێمە کە خولمان کردەوە زۆر نادی خۆی نایە لە قەرەمان بۆچی لە ترسیەکەی تۆپیە بەڵام ئێمە قەدەوەمان بێ با پێ بڵم بەڵام لە سەر و ئەوشۆ یانەی ئاشتی یاریگاشی یاینێ مەراسیمی پێش کۆتایی کۆتاییشمان بە سپاسی شۆ ئێمە ساحەکەیان نانی یاریمانتیا کرد مامۆستا کوردستان سێوکانی وتی وەرن لێرە یاری بکەن زۆر سپاسێکن هەر لەم منبەرەی ئێوە یانی پێشمەرگەشتی وەرن لە ساحەیە ئێمە یاری بکەن یعنی ئێمە هەتا تیبێکی میلی بابان ساحەکەی بۆ ئێمە کردبووە ئەو چەند ڕۆژە کلیلی بێمە بوو بەو تیبێکی میلی ئێستا کادیمەی بابانی ئێمە زۆر سپاسیوانیژەکە زۆر باش ئەوە ڕێگەرەکە تو لەسەر خۆت گۆران گەرمەجاری برات بۆ تەوزیع سەخزێن ئەو شتانە کە ئێمەکەین جودی شخصیە یعنی ئەگەر بڵێم ئەگەر لە مەسائلی دەوڵەت بڵێ وەزارەتی شەباب و ئەنە بڵێن وەزارەتی ئەوە سەرپەرشتی وەرشی هەموو کوردستانەکە ئەوان بە کتاب بۆ یەکەکانی خواری خوانە نردۆ کە نابێ بەشداربین نابێ هاوکارمان بەڵام ئەوانەی کەین ئێمە وەکو ئێمە وەکو یەکێتێکی سربەخۆ وایە بەڵام ئێمە ئەگەر لەگەڵ یەکێتی تۆپی پێی کوردستان هەماهەنگ نەبین کارەکانی هەردوو لامان خراپە باشتر وایە ئێمە هەماهەنگ بین باشتر وایە ڕێککەوتنمانە باشتر وایە بەڵام هەماهەنگ نەبن ئەوە ینی لە تۆپا بۆ نمونە کێشەدەم بۆ دروستە بێت لە ساحەیە شتان بۆ دروستە بێت بۆ لە داوانی داوەرە شتان بۆ دروستە بێت داوەر پەکمان نەکەوتووە داوەر هەیە بیتی جهدی شخصی خۆمان و علاقاتی شخصی خۆمان هەندێک کارمان ناوەستێ ئەینا ئەگەر بەدەستیان بێ ئەوەستێ هەر لە ئەساسە ئەم یاریە کە ئەم یاری تۆپی مناڵا ناکرێت یەکی دەرچوی کۆلێژی پەروەردەی وەرزش بێ پەیمانگا بێ ئەتوانێت داوەریان بۆ بکە خۆیارەکەت لە وینانێت تۆ زۆر هەروایە هی ئەکادیمیا وایە ئەنی بەعزە شتێک پشتگوێ ئەخرێ دوایەوە ئێمە ئێستا پشتگیرمان هەیە ئەو سانەمان بوو ئێستا جێگری سەرۆکی ئۆلۆمپی کوردستان بەڕێز کاک ئازاد وەهاب یەکەم پشتگیرمانە مامۆستا زانا قادر ئەندامی کۆمیتەی تەنفیزی لیژنەی ئۆلۆمپی کوردستان ئەوە هەر لە هەوڵە پشتگیرمان بوو مامۆستا عەدنان زەنگەنە بە هەمان شێوە ئەندامی لیژنەی ئۆلۆمپی کوردستان پشتگیرمان ترێمەک ئەوانە گەوری ڕاضن لە وڵاتی ئێمە لە کوردستانە ئێمەوانە پشتگیرمان من وەڵایتر تەواو ینی دەست خۆش زۆر باش مامۆستا کاروان هەرێمی وەکو کەتەلۆنیا کارڕێک هەرێمی کوردستان بە هەمان سیناریۆ هەرێمی کەتەلۆنیا هەرێمێکی ئەوێت جیاواز بێ بۆ نمونە لە وڵاتی ئیسپانیا ئەبین لە هەرێمی کەتەلۆنیا یانەیەکەیە بە ناوی یانی بەرشلۆنەکە قوتابخانەیەکی گەورەی لە ماسیە هەیە ئەوەی ئەبینین ئێستا لە چەند ساڵی ڕابردووە لە هێڵی ناوەندی ئەو یانی هەر لە ئینێستا و چاوی و بۆسکێس و ئەمانەوە یانی دروستکراوی ئەو قوتابخانەیەن لە هەرێمیشی لەم شێوەیەیان بۆ نمونەکە کێشەیان هەیە بۆ نابێت لە هەرێمی کوردستان ئەکادیمیایشی لەم شێوەیە دروست بێ هۆکارەکانی دروستبوونی ئەکادیمیایشی وەکو لا ماسیا بەرشلۆنە لە وڵاتی ئەمە هۆکارەکانی دروست نەبوونی چییە؟
بەڵام بە پێش ئەوەی بچمە سەر ئەو پرسیارە باسی ئەومان کە ڕێگری کرا بەڵام ئیشەکرێ ئەو تا خۆشیان وەڵامی ئەویان نەهەوە ئەتوانن ئیشی باشترکەن لە سەرتاوە هەموو ئیشەکە ڕەفیق باسی کرد ڕێگری هەیە بەڵام تۆ کە خۆت پیشانە بە باشی خەڵک خۆیە دەرگاو بۆ کاتەوە ئەچیتە سەر ئەوان ئەمە لەسەر ئیشکردنی ئەکادیمیاکان لەسەر دروست نەبوونی تۆپی پێ لە وڵاتێکی وەکو ئیسپانیا کە لەوێ دروست بوو لە کوردستانە بێ قسە بکەین نەک بچینە سەر ئەکادیمیایەک جارێ بزانین تۆپی پێ لێرە بۆ دروست نابێ بۆ نەمانتوانیوە یاریزانێ بگەێنینە ئاستی یانەیەکی ئەوروپی ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی یاریزانەوە بە ئەتوانە بڵێم پلانمان نەبووە لە وڵاتە پلان نەبوو بۆ دروستکردنی یاریزانێک کە بگاتە ئاستێکی بەرز بۆیە زۆربەی جار هەل هەموو یاریەکان نەک لە تۆپی پێەیە ئەبینی پاڵەوانمان هەیە لە چەندین ساڵە یاریزانمان هەیە پاڵەوانە لەسەر ئاستی عراق لە یاریە تاکیەکانە بەڵام کاتێک لە چوارچێوەی عراق دەرەچێ ئەبینین لەو بتوڵەیی خۆیان لەو پاڵەوانتی خۆیان کە یاریەکە لە کۆتایەکانە ناتوانێت مەدالیایەک بێنێتەوە کە لەم ساڵی دوای خەریکە دروستە بێ لەبەرەوە پلانی ئیشکردنمان نەبووە بۆ دروستکردنی یاریزانێک لەسەر ئاستی عەرەبی و ئاسیایی ئەنجام بێنێ ئەم ئەکادیمیانی کە باسمان کرد لە کوردستانە کە چەند ساڵێکە دامەزراوە هیچ خاوەنێکی نەبووە ئەو یانەیەش کە دروستی کردو بە پلانێک دای نەناوە کە بۆ لە چەند ساڵی ئایندەیە ئیسفادەی لێ بکە و سوودی لێ ببینێ و هەروەها نەبوونی شێوازی ئیشکردنێکی ڕێکوپێک لە ئەکادیمیاکانە لەلایەنی ئیداریەوە ناڵن لەلایەنی مەشق و ڕاهێنەرەوە کۆمەڵێک ڕاهێنەری باش و گەنج لە هەموو ئەکادیمیاکانی کوردستانە ئیشەکەن و ئەشیان بینین ڕۆژانە خزمەتەکەن هیلاکە بن یاریزانی باشیان هەیە بەڵام کە ئەگەنە ئاستێک کە سەرکەوێ بۆ سەرەوە تیپی ئەوە نییە لە یانەکانی کوردستانە زۆربەی یانەکان ئەبینین تیپی پێشکەوتوانی هەیە یاخود لاوان ئاستەکانی خواردی دیکەی نییە بۆی ئەم یاریزانە لە ناوەچێ من بۆ خۆم کاتی خۆی کە لە سەردەمی یاریکردن یاریمە کرد لە تەمەنێکە یاریمە کرد کە تاکو ئاستی لاوان چوم لە یانێکی کوردستانە لە یانی سلێمانیە بەڵام دواتر لە کۆی 22 کەس تەنها 4 کەس سەرخرا بۆ تیپی سەروانی 18 کەس نێرایەوە ماڵەوە ینی ئەمەی کە پێ دەڵێم ئەگەر ئێستا لە وڵاتانی دیکە ئاسی پێشکەوتوان هەیە لە خوار پێشکەوتوانە بە ئاستی تەمەن هەیە ئەگەر لاوانیش هەبێ ئەبینی چەندین یاریزان لە هەڵبژاردەی تەمەن 21 ساڵە 18 ساڵە 90 ساڵە یاخود ئەوانی سەر ئەم ئاسانە لە وڵاتانی دیکە هەیە لای ئێمە نییە بۆی ئەکادیمیایەکی وەکو ئەکادیمیای لاماسیا ئەتوانێت یاریزان بەرهەم بێنێ هەموو ئاستەکانی تەمەنی هەیە لە تەمەنی خۆیان دروستەکانی تەمەنی داتر هەتاکو لە کۆتاییە ئەینێرێتە تیپی پێشکەوتوانی بەرشەرەوە لە جیهانە ئەیبینین ئەوەیە هۆکارەکان کۆمەڵێک هۆکار هەیە کە نەمانتوانیوە جارە بناغەکە دروستکەین اینجا لە کوێریزان بگەین بۆ دەستخۆش ماوە سارەفێق من چەند یاریەک بینەری لەگەڵ جەنابتانە لە ناو ساحەکانە ئامادە بووم یعنی لەو کاتەیە لەو توێژ لەگەڵ ئێوەیە ئەبینین مناڵی وا هەیە مەهاری وا ئەکال ناو یاری لەنا ئەو ساحەیە یعنی بۆ خۆ من جارێکیان یاری هەفتەی پێشوو پێم وایە گۆڵێک تۆمار کرا لە یەکێک لە یاریەکانە کە لە خولی نایابی کوردستان و عێراقیشە لەو جۆرە پاسات و گۆڵم نەبینی بوو یعنی ئەگەر کەش و هەوایەکی لەبار بۆ ئەو مناڵە دابمەزرێ ئەگەر کەش و هەوایەکی گونجاو بۆ مناڵ هێرمی کوردستان لە بواری تۆپەیە پێدوانێت چەندەها میسی ڕۆناڵدۆ دروست بێ لە هەرمی کوردستانە بەڵێ کا گۆران مناڵە بەهرەمەندەکانی ئێمە زیاتر لە مناڵە بەهرەمەندەکانی هەموو دنیا دڵنیاتەکەم تۆ ڕم بێ ئەو یاریت بینەر بوو بێتی ئەمە بینەری هەموو یاریەکان ئەو بەهرەمەندەی لە ناوم خولای بینم نەمدیوە بەڕاستی سەر سوڕێنەرن بەڕاستی ئەوانە تواناو ئیمکانەتێکی زۆریان هەیە بەڵام ئەرکی ئێمەیە ئەو مناڵە بەهرەمەندانە بگەڕێن بە شوێن ئەوانەیە چۆنچۆنی پەروەردەیانکەین بۆ نمونە ئەرکی ئێمەیە ئەو ئەکادیمی ئەو مناڵانەی لێ بەهرەمەندانە چاکانەی لێ بتوانین ئەگەر بتوانین یەکیان خین ئەبێ کەسان داوا بکەین لە فێرگەکانیان لە سەرپەرشتیاری فێرگەکان ئەو کەسانە هەڵبژێرن جیایان کەنەوە بە جیاوازی کەسایەتیشی ڕاهێنەرێکی بە توانای ئەکادیمی وەکو خۆی سەرپەرشتی بکات تایگەێنێتە ئاستی خۆی ئەوە ئەرکی ئەمەیە ئەرکی ئەمەیە هەماهەنگی لەگەڵ زانکۆکانی کوردستان بکەین ئەرکی ئەمەیە هەماهەنگی لەگەڵ پەروەردە و ئەوانە بکەین ئێمە مناڵی ئێمە بۆچی بە هەر نەگەڕێنەوە بۆ هەندێک بوار کە نەخرە ڕخسا ئەبێ ئێمە کەش بڕەخسێنین بۆ ئەو مناڵانە ئەرکی ئێمە وەکو ئەو یەکێتی کادیمیانە ئەرکی ئێمەیە ئەو مناڵانەی کە ئێمە سە ناتوانین تەوحیدیانکەین لە قوتابخانەیەک ئەو فێرگانە کۆکەینەوە بڵین مناڵانی ئەم فێرگەیە لە فلان قوتابخانە لە پەناخۆی هەیبێ ئێمە ئەوەمان پێ ناکرێت لەبەر وەزعی کوردستان دیارە بەڵام ئێمە ئەتوانین ئەو مناڵانەمان کە لەو فێرگێن لە قوتابخانەکانیان نزیکە لێ هیچ نەبێت داوامەکانیان یەخین
بڵێن بۆ نمونە ئەم مناڵانە با بەیانیان بن ئەم مناڵانە با ئێواران بن لەبەرەوەی ڕاهێنەرەکانیان و سەرپەرشتیاری فێرگەکانیان بتوانن کاراسانی بکەن بتوانن کۆیان کەنەوە بتوان یا بەیانی مەشقیان پێ بکەن یا ئێواران مەشقیان پێ بکەن دوای ئەوە داواکردنی لەو فێرگانە شوێنی تایبەت بۆ زستان بەفر و باران ناکرێتەوە مناڵەکەت بەس ڕۆژێک لە هەفتەیەک تەمرینکە ئەو مناڵە پێویستی بە زیاد پێویستی بە زیادت کەشی ئێمە لە زستان کەمترین ڕۆژەتاوە سارد و سەرمایە ئێمە بتوانین پێویستمان بۆ هەیە شوێنێک دابین کە ئەکرێ ئەمانەمان بۆ کرێ ئیشاءالله ئێمە بکەینە سەر ڕێچکەی خۆمان جارە ئەبێ خۆمان بناسیێنین بەڕاستی کارەکەمان بناسیێنین بە چوار دەورەکەمان بزانین کارەکەمان تاکوێ دەستخۆشمەوە سەلام لە کوێی قسەکانیا باسی ئەوەی کرد بۆ نمونە بێت دەوامی مەکتەبی مناڵان ڕێک بخرێ لە بەرامبەر منی بەسمەوە بە گەورەوە پێ وان نییە خۆ یەکلایی نەکردنەوەی یاریزانان بۆ نە مناڵان بۆ تۆ پێ وای کردبێکە بۆ نمونە بەهرەمەندمان کەم بێ بۆ نمونە ئێستا بین هەر یاریزانێکیانێکە بین لە بەرامبەر ئیشی تۆ پێ ئیشێکیا کرێکاریەکەکە یا لە دوکانێکایە یان سایق تەکسیە پێ دوانی یەکلای نەکردنەوە خۆگلای نەکردنەوە بۆ تۆ پێ وای کردبێکە یاریزانی تۆ پێمان کەم بێ بەگشتی خرت جیاوازەکەی ئێمە ئەوروپا ئەوەیە ئەو مناڵەکە چێتەوە مەکتە ئەو فێرگەیە یا ئەو ئەکادیمیە ئیتر هیچ چیشی تر ناکە بەس تایبەت دەبێ بێ بەڵام لای ئێمە لای من یاریەکە بەیانەکەی لە مەکتب بۆ لەوانێت لە نیۆڕۆکە علاگە فرۆشێت یا کاسبێکی تر بکە خۆعیب نییە کاسبی یا بۆ یاخشێتیکە ئەنجا دوای بێ بۆ ڕاهێنانەکەی کە ئەمە بە کەشێکەوە گاتە یاریگا هیلا کە بیری لە بەیانیە چۆن بچێتە مەکتب چۆن کاسبی بکە چۆن پاری وەرگێ ئەنجا گرفتی بۆ دروستێ بەڵام لە وڵاتان وانە و دەزانی واریزانە ئەو مناڵەکە چێتەوە کادیمیایی تر هیچ شتێ ناکە لەوانەیە نەشخوێنێ چونکە گەرە و پێ بگا پارێکی وا پیاکە کە بە 100 ساڵی ئێمە نەگەینە موچەی ساڵێکیەوە دەستخۆش ئامانشتانە داهاتوە چێ بەگشتی لە کاتی کۆتایی بەرنامەکە نزیکە بینەوە هەرچەندە بەرنامەیەک تاوا نابێ بەڵام هەوڵدەین لە داهاتوە ئیشەڵایشی زیاتری لەسەر بکەین ئامانشتانە داهاتوە چێکردنەوەی خولی زیاترە یاخود ئەمانشانەوەیە کە هۆڵەشی گەورە دروستکەن بۆ یاریزانان یاخود ئامانجی گەورەتان چیە؟ ئامانجکردنەوەی هۆڵەوەی ئیش ئێمە نییە ئەو ئیشی ئەکادیمیەکان یانە و ڕێکخراوە وەرزشیانن ئەمەیەک دووهەم ئێمە هەر خوڵنا ئێمە با خولێکیشکەینەوە بۆ ئەو ڕاهێنەرە بەڕێزانی کە لێ ڕاهێنان بۆ مناڵان ناکەن بۆی ڕاهێنەرێکی بەتوانە بێنین کە بڕوانامێکی ئاسیاوی بەلایانی کەمەوە هەی بێ و ئەوەی کە پێێتی بیگەێنێ بۆ مناڵانە چۆن شێوازی ڕاهێنان تر ئەنجا لێکێ لەوانەیە بۆ سەرۆکی فێرگەکان کەوانە هەر وەکو ئیداریەن ئێمە خولێکیش بۆوانە بکەینەوە ئیشمان زۆر ئەگەر تەمەەن خوابیا ئێمە ئیش و کارمان زۆرانی ئاوات ئێمە بەزێ ئەنجا کاری ئێمە تەدریب نییە کاری ئێمە سەرپەرشتیکنی و فێرگانێ بزانین ئیش و کارەکانیان چۆنە ڕوا ئەنجا لە داهاتوە پۆڵینیانکەین بڵین ئەمە ئەلفەوە بایەوە جیمەدا لە بە ژێرەی چۆنێ سەبڵین یانی سلێمانی ئەگەر بێتەوە مناڵانە بە پازات چۆ بکەن و شوێنی خۆگۆڕین و خۆشتن و یاریگای تایبەتیانە بێ ئەوە پۆڵینەکەی جیایە شوێنێکی تر بڵێن یاریگای هەیە بەڵام سیارەی شوێنی هاتوش و خۆگۆڕینەمانی کەمترە ئەو پۆڵێنەکەی جیان ئیش ئێمە لەسەر ئەوە ئیشەکەی دەستخۆ زۆر باش مامۆستا کاروان پێشنیارت بۆ ئەکادیمیاکانی تۆپی کوردستان چیەوە ڕۆژنامەنووسێکی نزیک لە وەرشی کوردستان وەکو بەرپرسی ڕۆژنامەنووسانی کوردستان پێ دوایەکە چی بکەن باشە لە داهاتووە و ڕەخنە و تێبینیت لەسەر کارەکانی پێشویان چییە؟ وەڵام من هەمیشە پێشنیارمان کردووە بەڵام ئەبێ ڕەخنە جارە لە ڕاگەیانەکەی خۆمان بگرین کە خۆمان وەکو ڕاگەیانەکە ڕۆژنامەنووس تا چەند توانیمانە گرنگی بە ئەم فێرگانە بین تا چەند توانیمانە کە ئەو قسانی خۆمانێکین جێبەجێکەین زۆر لە بەرنامەکان قسەمان کردووە من تۆ ئەم هەموو لایەک تومانە خولی کوردستان و یانەکانی کوردستان هەر پشت بە یاریزانە بێگانەکانە بەستن و لە دەرەوە یاریزانێنین ئەوانمان بارز کردو یاریزانەکانی خۆمانمان ئێهمال کردووە بۆیە کوژاونەتەوە ئەستێرەمان نەبووە بەڵام ئەم ئەکادیمیانەش کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە یاخود لە ساڵی ڕابردووە چەند خولیان کردێتەوە من و توی ڕاگەیانکار و ئەو دەستگانی کە ئیشی تیاکەین تا چەند توانیمانە بەهرەمەندەکان کە لەم خوڵانەوە دەرکەوتون بە خەڵکی بناسیێنین پێم وانێ نەمانتوانیوە ئەو ئیشە بکەین ئەگەر ئەو ڤیدیۆیانی لە جیهانە ئەیبینین من و تۆ لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەیبینین ئەڵێن ئەنووسرێن میسیەکی بچووک دەرکەوت بینیوانە لەناو ئەکادیمیایەکی لە ماسیە یا خۆشتە
وێنەی مناڵێکیان پیشان ناوە بڵاویان کردو ڤیدیۆ مناڵێکیان پیشان ناوە کە هاوشێوەی ئەوە بەڵام لەم خولانی ئەمانە چەندینە بەهرەمەندی وا هەیە نەمانتوانیوە ئیشان لەسەر بکەین کەواتە ئەمە ڕاگەیاندن نەمانتوانیەوە بە شێوەیەکی زۆر باش ئیش لەسەر ئەم ئیشەکانی ئەمانکەین بێگومان ئێمە لەسەر ناڵەکان قساکەن لە ئەکادیمیەکان قساکەن ئەبێ ئەوە بکەین ئەبێ ڕاگەیان کارەکان کە ئاچین بوێ بە چاوێکەوە سەرکەین کە بەهرەمەندەکان پیشان بین پیشانیانەکان بین و من لەسەر ئەگەڕێمەوە بۆ قسەکانی سەرەتام کە سەر ڕێگرەکان بەڵام ئیشیان کردووە هیوادارم ئیشی باشترکەن پەیوەندەکانیان باشترکەن لەگەڵ دەستگا وەرزشەکان چ لێژنەی ئۆلۆمپیکێکی تۆپی پێلەقەکان ئیشەکانیان زیاتر باشتر بکەن و بتوانن لە داهاتووە ئەو بەهرەمەندانی کە هەیەە کۆیان بکەنەوە لە ژێر چەتری هەڵبژاردەیە کە لە پێشوشدا ئیشیان کردووە نەوەستن لە ئیشکردن زۆر باشە ماوەسا ئەفو وەڵامێک ئاواتمانەوەیە کەیکەی تۆپی پێچای بۆ بڕیاریا خوشێنێتوانێ بە تایبەتی سەرۆکیکی تۆپی کوردستان کەوا ئێمە ئیش ئێمە چییە ئەم یاریزانانە پێگەێنین بۆ کوێسن دوایی بەچێتە خولەکەی ئەو یاری بۆیە من هیوادارم کە لەو بڕیاری پەشیمان بێتەوە بەڕای من هەرچیە سەرۆگە بێ بام بێ ئێمە یەکێتیە کادیمین بالیژ نەبی بەس چیە ئەو مناڵانە سود وەرگرن و پاشە ڕۆژێکی وەرشی باشمانە دەستخۆش دوو خولەکەم ماوە سەرفیق ئەیدەم بە جەنابەت کۆتاوتە چییە ئەوە ئەمانجت چییە وەکو سکرتێرێکە چی بکەی لە وەکو سەرۆکی لە خیسێمانی لە داهاتووە بۆ ئەو مناڵانە کە بەڕاستی من دەستخۆشیتان لە یەکەم کە هەنی هەر بۆنەی کە لە ناو سەحەکانە ئەبینی مناڵێک دڵی خۆشە بێ گۆڵێک تۆمەرەکە کاروان تر بخۆی ئەو بای هەموو گرنگەوە ئەوە دەرکەوێت و نەکوژێتەوە بێگوم کاکە من ئەلێم بینبەری تۆوە من یەک هیوایەتم هەیە ئاواتمە هەموو وەرزشکاری ئەم شارە خاص کە من لەم شارەی ئەو ئیشاکەین هەموو هەمانگ بن لەگەڵمان هەموو هاوکار بن بە تێبینیان بە ڕەخنیان بان نەچن لە دوای خۆمانەوە هەندێک کاری ئەوە بکەن بنەمایی بێتاقەتکردنی ئێمە بێتاقەتکردنی خەڵکیشکێش با بێن هەمومان بەتەنیا بە ئێمە ناڕوە ئەم کارانە کارێکی گەورەیە بەتەنیا بە من و بە تۆ بە مامۆستا بە کاکاروان تاو نابێ هەمومان با بەشدار بین کێ ئارایی باشی هەیە کێ توانای مەسائلی پێگانی هەیە لە مستەوای بۆ مناڵانە ئێستا من بۆ خۆم بەتەمام دوای ئەمە کتابێ بنێر مەزان کۆ بەحسێکی علمی تەواومان بنێ لەسەر پێگانی مناڵ لەو ڕۆژەی داخلی فێرگا بێ تا ئەو ڕۆژەی لە فێرگەکان کۆتایی پێ ئەوان ئیشیانە ئەوانش ئیشیانە لەگەڵ ئێمە هەماهنگ بن کولیەکی گەورە و گران بە ناوی کولی تربیەی ڕاضە لەم شارەیە چەنەها دکتۆری تیاچەنە ئەگەر ئیشی ئەوان چیە ئەگەر مەسەلە پێشکەوتنی ڕاضە و وەرچیم شار و ئەم هەرێمە نەبێت حەز دەکەم ئەوانش هەماهنگ بن لەگەڵمان حەز دەکەم هەموو برادران هەموو لەگەڵمان هەماهنگ بن هەرچەنە ئێستا سپاس بۆخوای هەندێک کەس هەن پشگیرمانن کەسایەتەکان هەرچەنە شایستە ئێستا حەقیوەش نییە بەڵام خۆشە ئەو کەسانەی کە ماندوو بن لەگەڵمان ئەوان کاریان بۆ کردین پشتیان گرتوین ماندوو بوون لەگەڵمانە ئەوانش لەبیر نەکەین بۆ نمونە من پێتەڵم ئێستا سێ کەس بەپلەیەک هاوکاری ئەمەی کردووە لە مەسائلی وەرشە هەرسێکیان پۆستی هینیانەیە سەربازیانەیە ئەی باشە ئەوانەی تر کە سیاسین بۆ پۆست بۆ هاوکارمانی بۆ هاوکاری کایەکانی وڵاتەکەنی ئەی بۆ وانی کە پۆستی وەرشیانی هاوکارتانی نەک سیاسەکان بۆ نمونە پیاوێک وەکو بەڕێز وەستا حەسەن مدیری ئاسایشی ئەم شارەیە هەم کارێتی ئێمە پارێزێ هەم کارێشێتی هاوکاریکردن خولی پێش و هەموو تێچوی خولەکەی ئەو بۆی سەرفکردن ئێستا لەم کانەیە کاگلاور جوڵێکی باشی خستە ناوەرزش تێچوی ئەم خولە بە گشتی هەمووی لەسەر کاگلاورە باشە ئەمانە کاری تریانێ کاری سەربازیانێ کاری ئەو مادومبوونی تریانێ بۆ نمونە کاک شێخزافەر هەیە لە فەرماندەی ئیشی سەربازیە بە ڕۆژ تا ڕۆژ دەبێ من داوای هەندێک ئێمە داوای هەندێک تەجهیزاتی وەرزشیانە بە فەخرەوە ئەڵێ چیتانێ بۆتان بکەم ئەی کەسەکانی کە وەرزشەکەن لەم شارە بۆچی پشتگیرمان نابن بۆ ڕێگریمان لێک هیوایەتمەوە ئاواتی ئەو ئاواتمەوەیە هەمومان بەیەکەوە بە تۆشەوە کە ڕایانکاری بەوەیشەوە کە پۆستی سەربازیە بۆشەوە کە پۆستی بۆشە کە وەرزشەکە هەمومان هەمانوین بۆ پێشکەوتنی وڵاتەکەمان بەسە ئیتر یەکتە سڕینەوە بەسە ئیتر یەکتە قبوڵ نەگرن هەمومان کوڕیان میلەتێن هەمومان بۆ خزمەتی وڵات و شارە تێکۆشین لێرەوە توانم سپاسی جەنابەت کەم کە ئەمەد بۆ ئێمە ڕەخسان توانین قسەکانی دڵی خۆیان بڵێن ئەکتۆر ئەرک و مادووبوونی جەنابیشتانەوە کۆم تەلەڤیزیۆنە نابێت لەبیر بکرێت زۆر سپاسی جەنابیشتان کاکەڕوانیش لە بوارەکەیە بەڕاستی نەک ئەوە ئەرکی سەرچانمانە بێ ئەنجام خەمسار بین بێگومان خەمسار بووین لە وەرشی کوردستان هیوادارین کە ئەم ئەکادیمیانە بێتە هۆی ئەوەی کە یاریزانێکی باش لە هەرمی کوردستان دروستکە فەرموو ئێمە ڕاگەاندەکان ئاوڕێکی
جدیان لێمە ناوەتەوە بەتایبەتی لەو بۆ نمونە شەترنجێگە بێ 50 تەلەڤیزۆن هەڵماتیان لەبێ میر ڕاکە ئەی بۆ نایەن بۆ ئێمە ئەبێ بەدەمی یەخەیان بگری بڵی کاکەوەرە یاریمانێ ئێمە کاک بڕیار بڵاوی کردەوە لە پەیزەکەی خۆیانە و لەو شەکەی نەهیانە کەسی یەک زەلام نهات دەستخۆش هیوادارنیکە کوورەبانێن دەستخۆش بەردام ئینشەڵا هاوکاتان بینین لەگەڵتانە بین زۆر سپاس بۆ ماوەسا سەلام تاهیر سکرتێری ئەکادیمیەکانی تۆپی کوردستان زۆر بەخێر بێ کاتمان گرتی ماوەسا ڕەفیق تۆفیق سەرۆکی لقی سێمانی یەکێتی ئەکادیمیەکانی کوردستان ماوەسا کاروانی شێخ زیرەک دووبارە بەخێرهاتنەوە دەکەم کە تازاویتەوە سپاس بۆ ئامادەبوون و ڕۆژنامەنووسی وەرشی خۆشەویستانم زۆر خۆشحاڵم کە تام کاتە لەگەڵی بەڕێز و خۆشەویستم هیوادارم کە ئەکادیمیەکان بێتەوەی ئەوەی کە کۆمەڵێک گەنج و لاو مناڵ بە سەرەتا پەروەردەیەکی جوان تربیەیەکی جوان پاشان تۆپێشی تەندروست و زانستی جوان لە کوردستانە جارێکتر بڵاو بێتەوە و چەندەها یاریزانی کوردیش بینین کە لە خولەکانی ئەوروپا یاری بکەن سپاس بۆ بینەریتان تاوەکو دەرەوە یاریگایەکی تر و هەفتەیەکی تر تەنها بەخوای گەورتان ئەسپێرین خواتان